خۆشەویستان لە نێو چالەکیەکانی شەشەمین فستیڤاڵی پاییزم لە دوکان لەو کەنار ئاوەی دوکاندا کەشێکی زۆر تایبەتیتر مۆسیقا ئامێز و شوێنی تایبەت دانراوە بۆی گەنجان لێرەدا هەم پشوبەن هەم کاتە خۆشەکانی خوانی تا بەسەر بەرن. بە دەرفەتم زانیم زۆر بەڕێز کاکجار فەتاح بەڕێزان توێژەری کۆمەڵاتین لە زۆرێک لە بەرنامەکان لە ڕۆژێکی نوێبینیومانە. جا ویستم کاکجار زۆر بەخێر بێ سڵاو لەبێت. کاگاریەوەش بەخێر بن. بە دەرفەتی بزانم ئەم جۆرە کەش و هەوایانە ئەم جۆرە کۆبوونەوەی گەنجانە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتیەوە چەند گرنگن بۆ گەنجان بە پیاسەشەوە بۆ خۆمان فەرموون. بێگومان ئەم جۆرە چالاکیانە گرنگیی زۆریانەیە بە تایبەتی لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتیەوە بۆچی لەبەرەوەی بەداخەوە ئێستا کۆمەلگای ئێمە دووشی کۆمەڵێک بارودۆخی ئابووری سیاسی کۆمەڵایەتی ناخۆش بووە، بەڵام دەکرێت ئەم چالاکیانە وەکو بۆشاییەک یا وەکو هۆکارێک وەربگرین بۆ ئارامی دەرونی خەڵک بۆ ئارامی دەرونی گەنجان. ئەمە لەلایەکی دیکەشەوە بێگومان ئەم جۆرە سەرناسینێکیش دروستیانە دەبێتە هەوڵ کاری بێگومان دروستکردنەوەی جارەچکەی پەیوەندە کۆمەڵایەتیەکان لەلایەک جارێکی کەش ئێستا سیرەکەی گەنجانی هەموو کوردستان لێرە ئامادەیان هەیە. گەنجێکی سلێمانی گەنجێکی دەهۆچیە ناسێ ئەوە جارێککە تێکەڵبوونەوەی کللتورە کوردەواریەکان و ناسینی گەنجی کووردە لەگەڵ یەکتری لەلایەکتری شەوە بەڕاستی من پێم وایە ئەم جۆرە چالاکیانە دەبێتەوە هۆی ئەوەی کە کێشە کۆمەڵایەتیەکانیش کەم بێتەوە بۆچی لەبەروی پەیوەندە کۆمەڵایەتیەکان بەهێز دەبن لەلایەکی کەشەوە ئارامی دەرونی وەکو باسم کرد دەگەڕێتەوە بۆ ناو تاچی کورد و دەتوانین بە گەنجی کورد بە دنیاش بڵێن کاکە جان کۆمەلگەی کوردی پڕە لە جوانی چالاشی جوانی تێدا گەنجی جوانی دەسڕەنجینی باشی تێدا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە گەنجانی دیکەش بۆ ساڵانی ئایندە ئەگەر بەراوردیکەی ساڵی یەکەم بەراورد بەم ساڵ ژمارەیەکی زۆر زیاتر هەم لە براندی جیاوازی نوێ کە دەتوانین بڵێن ئەم چالاکیانە بوونەوەی ئەوەی کە گەنجی تازە ببێتە خاوەنکاری خۆی ئەوەش بۆ خۆی سەلامەتی دەرونی ئاسایشی کۆمەڵاتی لە کۆمەلگەی مەزیاتر بەرقەرارەکان. سپاس بۆ وتەکانە دەستە خۆش بەڵە خۆشویستان ئەگەر هاوکارم محەممەد بتوانێ لێرە کۆنسێرتی تایبەت ڕاکە خرێت چەندین کۆڕ و سمیناری تایبەت ڕێکە خرێت بۆ گەنجان لێرەدا ئامانجی فستیڤاڵەکە ناساندنی زۆرێک لە گەنجەکانی ناوچەکانی تری هەرێمی کوردستانە بە یەکتر لە هەمان کاتدا ناساندنی شوێنەوارە گەشتیاریەکانە بەتابەتی هاوین هاوارێکی وەکو دوکان یاخود ئەم دەریاچەی دوکانە واکات کە ئەوەندەی تر گەنجان هەست بە ئارامی بکەن لێرەدا چەندین چالاکی جۆراوجۆر ڕێک دەخرێت. خۆشویستان لە پەراوێزی فستیڤاڵەکەی من ڕای چەند گەنجێک وەربگرم لەسەر چۆنەتی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە. کاکنەوەڕێز بۆ خۆی هونەرمەندیشە هاتوۆتە ئێرە وڵا دوو هونەرمەندمان لەگەڵ ئەوانە نونەگیانیش هەر هونەرمەندە لە فیلمی ئالوودە و کۆمەڵێک فیلمی تریش و ڕکلامیش هابینیومان. کاکنەوەڕێز چۆنی بە قوربان ئەحواڵی تۆ چۆنە فستیڤاڵەکە بەلاتەوە؟ والله حتمما بەلای من ینی کەشێکی زۆر خۆشە. من جگە لە ئەم فستیڤاڵەش ینی زۆر عاشقی شاخ و کەمپین و ئەوانم هەر ساڵێکیش کراوە من لێرە ئامادە بووم جگەی دەستخۆشیە چونکە ئیشە لەو پۆینتانەی کە من ئەیبینم ینی ئاشناکردنی ئەو شوێنە جوانانەی کوردستانە بە خەڵک بە گەنجان و لێرەش بۆ نمونە سایمەکە هاتین کۆمەڵێک گەنج کە من نەمبینی بوون گۆرانیانەوەت مۆسیقیان لێ هات دەرفەتێکە بۆ کۆمەڵێک کەس کە لە زۆر شوێن و زۆر کاتە ناتوانێت ئەو توانای خۆی هەیە دەریخە. نونەگیانم لەگەڵ ئەکتەرە نونەگیان چۆنی؟ ئەم فستیڤاڵت بەلاوە چۆن؟ زۆر خۆش بوو. چی شتێک حەزەکەی تیا بێت؟ هەموو شتێک ناڵانیشی تیا بێت جۆلانی خۆشی تیا شووی؟ ئەسپەکان چوی بە لە ئەسپەکانیش؟ جارە کاتی ساڵی داهاتواتی هاوڕەکانیش لەگەڵ باشە؟ ماشەڵڵا لە کابۆی ئەمریکیەتی بەم کڵاو و عینەک و هەروایی ساڵانە بۆم فستیڤاڵە؟ بەڵێ تقریبا شەشەمین ساڵێکگەین هەر لێرە من ئەکتەرێکی ئەمریکیەتی بەڵام بیرم ناکەوێتەوە بڵام خۆشم بیرم نایەت. باشە فستیڤاڵەکە بەلاوە چۆنە؟ تاوان زۆر جوانە زۆر تایبەتەوە بۆ چەندی ساڵە لێرە ئیکەینەوە
تر دەرفەتێکە بۆ گەنجان بۆ یەکتر ناسین بۆ دەڤەرەکە بە تایبەتی چونکە گەنجانی ئەم دەڤەرە هەم سوود بەنەبن لە هەموو شتێکە لە ئەم شتانە جوانان نایبینن هەموو ڕێگەزەکانی کە بۆ دڵخۆشکردنی گەنج بێت لەم فستیڤالە بوونی هەیە بەدڵنیاییەوە هەمووی تایە گەنج کچی تایە کوڕی تایە ئیتر ئێمە لایم خاتونە سڵاوت لێبێت پیانوتم جەنابەت ڕێکخراوتێ لە بواری ژینگەیە اینجا ئەوەی کە ئێوە هەمیشە پەیامتانە لە ژینگەوەیە ژینگە پاگڕاگرین ئەم شوێنە گەشتیارانە کەیان فستیڤاڵانەدا ئەکرێت ئێوە لە نێوم فستیڤاڵانەیە پەیامی ژینگەی بڵاوەکەنەوە بێگومان لەو کاتانی کە دەرفەتمان بۆ ڕەخسا بێت و توانی بێتمان بەشداری بکەین کردومانە و ئەم فستیڤالش سواڵێکی زۆر تایبەتە زۆر خۆشە چونکە مەجموعەیە گەنجی زۆر بەتوانە پرۆزە کۆبوونەتەوە یاری ئەکەن یەکتر ئەناسن چەندین چالاکی هەیە تاقیەکەنەوە بێکەوە علاقات دروستەکەن شتێکی زۆر باشە و زۆر سپاسی کاقوبا دەکەین کە هەموو ساڵێم دەرفەتە بۆ ئێمە ڕەخسێنێ باشە ئەم شوێنانی کە وەکو هاوشێ ئەم فستیڤاڵەیە یان ئەم جۆرە بابەتانی کە بۆ دڵخۆشکردنی گەنجە بە بەردەوامی هەبێت یعنی تەنها لە چوارچەی فستیڤاڵ زۆر پێویستە چونکە کە هەر لە ناو شار بیت و تەنها مەجموعە شوێنێک هەیە توانی تاقیکێتەوە بەس ئەمە واو لێ کات لە شار بیتە دەرەوە زیاتر پێویست بیتەوە بە ژینگە کاتێکی خۆش بەسەربەری لەگەڵ خێزانەکە و هاوڕێکە و خۆشویستان لە پاراویزی شەشەمین فستیڤاڵی پاییز چاوم کەوت بە خاتووەمە جەلال سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزاری هەرێم ئەمە چەند پرسیارێکی لێکمە خاتووەمە سڵاو لێ بێم کاتت باش بارەکەەوە دەست پێ بکەم ئەم جۆرە چالاکیانە لە ڕووی گەشت و گوزاریەوە چەند گرنگە ئەمە ڕاستە تۆزێک بۆ چینێکی دیاریکراوە بۆ گەنجە لە گەنجەوە ئەتوانین بگەین بە چی شتێکی گەشت و گوزار سەرتا زۆر سپاس بۆ کورساتی ئازیز کە هەمیشە لەم چالاکیە گەشتیاری و کەلتوریانە ئامادەیەکی باشی هەیە و هەمیشە ینی مەساحێکی باشی بۆ گەیاندنی ئەم پەیامانە بە کەرتی ئەمە چالاکێکی گەشتیاریە چالاکێکی هونەریە چالاکێکی وەرزشیە چالاکێکی کەلتوری و فەرهەنگیە چالاکێکی کاری دەستی و هەموویە کەواتە تێکەڵەیەکە لە هەموو جۆرە چالاکیەکانیەوەن و ڕۆحی مانەوەمان ڕۆحی بەردەوامێتیمان و هێزی مانەوەی گەلی کوردستان بە گەنجەوەیە بۆیە گرنگیدان بە گەنج کە من لێرەوە زۆر سپاسی جەنابی قوبات تەڵەبانی یەکەم کە هەمیشە پاڵپشتی سەرەکی دەیان کەم ڕۆژ هەیە من نەبینم لە سلێمانی لە شارەکانی تر لە شوێنەکانی تر جەنابیان ئامادەیی نەبێ بۆ ئەوەی کە پشتیوانی لە داهێنانی گەنجان بکات یەک ناو چەژناک هەسەر جەم خۆر نەخێر هەموو کوردستان بەبێ جیاوازی و ئەوەی ئێستا دەیبینین لەم فستیڤاڵی پاییزە دەبینین لە هەموو شارەکانی کوردستانەوە لە دهۆک و لە هەولێر و لە سۆران و لە هەموو شوێنەکانەوە هاتوون بۆیە ئەم تێکەڵەیە هەم پەیوەندەکان بەهێزەکە لە نێوانی گەنجانە بۆی بیرۆڕاکانیان بگۆڕنەوە و هەم لە ڕووی کللتوری و فەرهەنگیەوە ئاشنا دەبن بە کللتور و فەرهەنگی یەکتر لە هەمان کاتشە پاییز بۆ خۆی وەرزێکی جوانی گەشتیاریە ڕەنگی پاییز و تێکەڵکردنی لەگەڵ بەنداوی دوکانە و لەگەڵ ئەو ئاوەیە شینایی و گەڵا زەردەکانی پاییز و ڕۆحی گەنجەکانمان هەمووی بەیەکەوە ئاسووداکە من گەنجە بمەوە کە دێمە فستیڤاڵەکان بۆ دەرگەنج ماشەڵڵا خاتووە مەل یەک پرسیارێک لەگەڵ چەند گەنجێکا قسەمانە کرد ئێستا هەندێکیانیانوت بریا ئەمە بکرایە بە پرۆژەیەکی سەرتاسەری یعنی پرۆژەیەک بێکە ماشەڵڵا هەموو ڕێگەزەکانی گەشتیاری لێرە هەیە لە ئاوەڵی لە هەموو تایبەتمەندەکان هەیە ئێوەکو دەستێک گەشت و گوزاریش پێشنیارێکتان نەکردووە هەم بۆ کاقوبات خۆی هەم بۆ لایانی پەیوەندیدار بڵێن بە ئەم جۆرە پرۆژانە پرۆژە بن دەستپێک بن بۆ دروستکردنی ڕیزۆرتێک یان ناوچێکی گەشتیاری ئاوە لەسەر ئاوی دوکان هەرەگەر کامێرەکەمان ئاوەڕ بداتەوە بۆ دواوە دەبینێ چالاکیەکەیە کە ئەمڕۆ وەکو ئەزمموی دەخرێتە ناو ئاوەوە کە ئەو خانووی کای بینیت کە دەیبینیت لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی زانستیەوە بە شێوەیەکی زۆر زانستی و ئێمە هەوڵەکانمان و پلانەکانیشمان لەگەڵ ئەم ڕێکخراوە ئەوەیە کە ژمارەکە زۆر زیاد بکەین و ئەم بەم ژمارە زۆرە بۆی کە گەشتیار تەنها لەسەر خاکەکان
یان لەسەر شوێنە وشکایەکان چالاکی نەکا بەڵکو چالاکی ئاوی زیاد بکەین و ئێمە خەریکی ئێستا ئامادەکارین هەم ڕێنماییەکان ئەبنە چی خاتووە مەلا جۆرە خات ئەم شێوازە لە جوڵەیە و لە ناو ئاوایە و بەپێی ستانداردی جیهانیدا دوانە شەویشتی بمێنێت و خەڵک دەتوانێت یا بمێنێتەوە گەشتێکی خۆشی سەلامەتی ژینگەیە کە هەموو کەرەسەکانی دۆستی ژینگەن و ئەم چالاکیە ئەزممویە لە ئێستاە ئەمڕۆ گەنجەکان دڵخۆشەکەین کە هەم جەنابیشیان دێت سەرپەرشتیەکە بزانین ئەم چالاکیەکە دەست پێکە و چەندین چالاکی تری ئاویمان بەدەستەوەیە ئێستا مۆڵە خەریکی وەرگرتنی مۆڵەتن و سایت پلانەکانی کە بەنداوی دوکان دەبێت تا شوێنێکی گەشتاری گەورەتر لەوەی کە ڕابردووە خەڵک کە ئەڵەی دوکان تەنها دوکانی ئەو دیوە بینێ بەڵام کە دێیتە ناوچەی بنگرد و ئەم شوێنە چالاکی جیاوازەکان جوانترە بن بەدڵنیاییەوە خۆشویستان لە هەر لە شەشەمین فستیڤاڵی پاییز لە دەربەنی ڕانیە چاوم کۆت بە نورمەند سانسۆفی کە بۆ خۆی هەموو نەرمەدام گەنجێکی شاتوتە نێو فستیڤاڵە کۆمە چەند پرسیارێکی لەکەم خاڵتان بەخێر بێ زۆر سواس فستیڤاڵەکەت پێ چۆنە وەکو گەنجێک تایبەتە من ساڵانە هەمیشە هاتووم بۆ فستیڤاڵی پاییزە لەم وایە کەشێکی زۆر جوانە ڕحەتێکی ئارامەیە بە گەنجان پێویستیان بەوەیە دەستیان خۆش جۆرە خاڵیکردنەوەی جەنجاڵی ژیان و هاتن بۆ ئەم جۆرە فستیڤاڵانە چەند بە گرنگە زانی بە تاکیە زۆر زۆر بە گرنگی ئەزانم هەر تاکێکی کورد بە تایبەت گەنجان لە ئێستای ئەم زۆرفەیە زۆر زۆر پێویستیان بەوەیە کە گۆڕانکاری بەسەر کەش و بارودۆخیان نابێت ئەم فستیڤاڵژێکە کە بەوەی کەوا بتوانێت لە ژیانی واقعی خۆی دەرچێت بتوانێت لێرەیە جەوێکی یاخود کەشێکی هاوڕێیانە جەوێکی هوەریانە لەگەڵ ئازیزانی بەڕێبکات لام وایە زۆر زۆر زەرورە و جێگای دەستخۆشیە بۆخۆت کەشێکی هوەریانە لێرە بەسەرەبەی لێرە چەند گەنجێکی تریشە بینی هاوڕیانی هوەرمەند و ئاسفان کۆبووینەتەوە لێرەیە هاتوین وەرای ناڵێ ئەمڕۆ وڵا ئیشەڵڵا هەڵمان پارچەیەک شتێک بۆ ئێمەش لێرەوە گەشتوم زۆر زۆر هیلاکەم ڕاستەکە ئەم هەر بەڕێگاوە هاتێکسە گرتمانە نەمانێت نەتانێژنا نەگەشت زۆر سواستەکەم مەمنونم خۆشویستان لە سەربەندی شەشەمین فستیڤاڵی پاییز لەگەڵ بەڕێز کاقوبات قساکەم کە بۆ خۆی سەپۆرتێکی تایبەتی ئەم جۆرە فستیڤاڵانە بە تایبەتی بۆ گەنج کاقوبات سلااو لێ بێم کاتت باش سلااو لە جەنابەت سلااو لە کورساتی گەنجم زۆریش باسی خۆزێتیمان کرد سپا قسە نەکەم لەسەر کامێرام لەسەر کامێرا قسە بۆکەیت گەنج لای تۆ چیەکەیانە وەڵا گەنج زۆر شتێکێنێ گەنج یەکەم شت نابێ گەنج ڕێگری بۆ خۆی دروستکە لەبەرەوەی کە گەنجە گەنجەمەی دروست کردووە گەنج خاوەنی ئەم فستیڤاڵەیە ئەم فستیڤاڵە بیرۆکەی گەنج بووە ئەم فستیڤاڵە داهێنانی گەنج بووە ئەوەی کە لێرە ئەیبینی بە هەموو کەرەستەکانیەوە گەنج بەدەستی خۆی دروستی کردەوە بەدەستی خۆی ئامادەی کردووە بۆیە پێم وایە سنوورێک نییە لە بەردەم گەنج کە دوێوێ باوەڕی بەخۆی هەبێ و بێوێ ئیش بکە ئەو پاوەڕەیە کە تۆ باوەڕت پێ هەیە بۆ هەمیشە کاقوبا دەبینین لە هەموو ئیڤێنتە گەنجانەکانە کاقوبات و جودێتی هەیە ئەرکی هەمومانە ئومێدێک ببەخشین بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەت ڕێز لە تێکۆشەرەکان بگرین بۆ ئەو خەباتەی کە کردویانە و بۆ ئەوەی کە کوردستانیان گەیاندوێتە ئەمڕۆ بەڵام لە هەمان کاتیشە ئومێدێکی تایبەت ببەخشین بە گەنجەکانمان کە هاوکاریان بین پشتیوانیان بین کە پێیان بڵین کە ئەتوانن ئامانجی خۆیان بەدی بهێنن ئەتوانن خەونی خۆیان بەدی بهێنن و هیچ بەربەستێک نییە لە بەردەمیان کەمی پێشتە لەگەڵ هەندێک گەنج قسەم کرد لەگەڵ خاتۆمەلی شەستۆرەی دەستەی گەشت و گوزار باسییان لەوا کرد گەنجان حەزەکەنم جۆرە فستیڤاڵانە یان شوێنەکەی بکرێ بە شوێنێکی دایمی و گەنج بەردەهام شوێنەکە بێ بۆی هەناسێکی تیابە تۆ وەڵامی تۆ من پێم خۆشە چەند ساڵێکە ئێستا هەموو ساڵێک هەیە بەداخۆ لەبەر کەمی ئاو و زۆری ئاو ناتوانین ڕەنگ بێ نتوانین شوێنێکی سابت هەبێ لێرە پار ئاوەکە زۆر زیاتر بوو فستیڤاڵەکە زۆر دوورتر بوو ئەم ساڵ بەداخەوە لەبەر کەم ئاوی تۆزێک هاتوێتەوە پێشەوە بۆیە بەس پێم وایە ئەمە ئێستا بووەتە نەریتێکی شەڵا هەموو ساڵێکە بێ و هەموو ساڵێکیش گەنجەکان بتوانن لەزەتی لێ ببینن ئەوە ترسیان کاک قوباتمان بینیەوە لە ئاسمان لە فڕۆکە بەڵام ناترسم لە ئەو ناترسم بەڵام مەلەوانێکی زۆر بە قووەتیش نیم مەلەوانێکی باش ئەتوانم نەخنکێم یعنی ئێستا ئەتوانم لێرەوە بۆ ئەو پێشەسە بینی چوت سەردانی یەکێک لە خانوەکانت پێمە بە پرۆژێکی تازی فڵە دەبڵەوە تا نەخۆم نابێوانە نمونەیەکە ئەو بەڕێزەکەی کە دروستی کردبوو پیشانی دابووین وەکو نمونەیەک
دیسان بیرۆکەی گەنج داهێنانی گەنج بەرهەمی گەنج کە پێم وایە شتێکی زۆر جوان بوو بە کۆڵەتێکی ڕێکوپێک و جوانیش بوو ئینشەڵا نمونونەکەیان زیادە بێ و داوام لە حکوومەتیش کرد کە لەگەڵم بوون جەنابی قایمقام و بەڕێز زەمەلخان کە هاوکاری ئەم جۆرە بیرۆکانە بن. پرسیاری سیاسی نەکەم بەڵام یەک پرسیارم باتەوە هەرم باتەوە بۆ سیاست هەندێک گەنجەیە بۆ نمونە تووڕێ لەوەی کە بچێ بۆ سەر سنووەکانی دەنگدان ینی کۆمنتی ئێوە چییە بۆی کە گەنج بێ ئومێد نەبێ ئەمە هەمیشە ئومێدمان بە گەنجە کاخۆبەت هەمیشە ئومێدیا بە گەنج وەڵامی تۆ چیە بۆ هیوادارم هەموو کەسێک کە حەقی دەنگدانی هەبێ بچێتە سەر سندوقەکانی دەنگدان لەبەرەوەی کە گۆڕانکاری لە هەڵبژاردنە ئەکرێت گۆڕانکاری لە نەتیجەی هەڵبژاردنە جێبەجێکرێ ئێستا بۆ نمونەیەکی نیشتیمانی کوردستان هێزێکە قووەتی خۆی هەیە سەنگی خۆی هەیە هێزی خۆی هەیە مێژووی خۆی هەیە توانیوێتی مێژوەکەی خۆی بسەلمێنێت توانیوێتی ئەو پەیوەندیانەی کە هەیەی بیسەلمێنێ بەڵام چه فەرقێکەکە یەکێتی بە 18 کورسی لە بەغدابێ یان یەکێتی بە 120 کورسی لە بەغدابێ کاریگەریەکی زۆر زیاتریە بێ بۆیە من داوا لە هەموو پێش ئەبێ داوا لە هەموو کەسێ بکەم بەشدار بن لە پرۆسەی هەڵبژاردن بەڵام لەم کاتەیە ئەبێ بڵێم یەکێتی باشترین حزبەکە بتوانانی دەنگی پێ بدەیت بۆ ئەگەر بەشداربی لەم بانگەشەیە حەقە بەشداربی لە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەر بەشداریش بن لە هەڵبژاردنەکە خۆی دەنگ بدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاسەکانە خۆش زۆر دەسپاس دەستخۆش بە زۆر سپاس. بەڵە خۆشویستانمە بینیتان لێدوانی زۆر بەڕێز خوبات تاڵەبانی بوو کە بۆ خۆی هەم سپۆنسەری ئەم جۆرە فیستیڤاڵانێ و ئاواش گەنج هەمیشە لە نێو گەنجایە و گەنج خۆشی دەوێت هەر کاتێک خوبات تاڵەبانی لە هەر شوێنەکا بێ بەم جۆرە گەنجان لە دەوروبەری کۆ دەبنەوە و پیان خۆشە گوێ لە داواکاریەکانیان بگرێت وە لە هەمان کاتدا داواکارەکانیان بۆ جێبەجێ بکات. لە میانەی شەشەمین فیستیڤاڵی پاییز ئەبینم کۆمەڵی گەنج لێرە کۆبوونەتەوە هاتوونەتە ئەم فیستیڤاڵە ئێرە بە ژینگەیەکی لەبارە زانن بۆەوەی کە ئەم ورچی خوانیتیان چامبن ئەگەر بۆکسێکشمان بەر نەکەی باشە سڵاوتان لێ بێ بکاتتان باش دەوەرە وەرێرە ئەمە حەکەمیتیایە من حەکەمیتانکەم لەم بینەیە چی یەکەم ئاوا لە قانونەکان نازانی بەس حەکەماتی چی ئاواکی تۆ چ تێ دووانە ناگە شەرح مەکە بەمان چەند گرنگە ئەم جۆرە فیستیڤاڵانە بۆ ئەم وەرزشی ئێوە کیک بۆکسەوانە بەڵێ وەرشیمە کیک بۆکسە بۆ ساڵی یەکەم جارەمە بەشداری و ئیڤێنتە دەکەین ئیڤێنتەی زۆر جوان و سەرکەوتووە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەو هەموو وەرزشکارە لێرە دەبینم بە هیوام وایە کاری جوانتر و باشتر بکەن ئینشاءڵڵا لە داهاتوو دەدا ژینگەی ئێرە لەبارە بۆ وەرزشەی ئێوە دەرەجەیەک ژینگەیە لۆمە زۆر خاسن لۆ لاعیبی ڕاضی دەرەجەیەک ژینگەیە انشاءالله هەر سەرکەوتووە بن زۆر بەڕێزم سەلامەت بەڵێ بگومان چەندین چالاکی تریش هەیە لە نێو فستیڤاڵەکە لێرە گەنجان بەڕاستی خوانی تابینن و لەگەڵ من لە بەشەکانی ترا بەشێکی چالاکیەکانی ترتان بۆ گوازینەوە. هەر لە شەشەمین فستیڤاڵی پاییز کە لە دەربەندی ڕانیە بەڕێوەچێ لێرە چەند کارێکی دەستێ بینم دەمەوێت بە خێرایی بەسەران کێنەوە خاتونە لێرێ خات و چاوان کاری تۆ چیە لێرە ئەمانە هەمووی دەستکردی خۆتن یان کاری خەنێ من بەژاریم کردووە بەچنین و نەخشی خەنە نەخشی خەناکی لەسەر دەستیان بەڵێ نەخشی خەنە دەکەم بەسەر دەست بەڵێ وەک دەستی خۆم ئەمایان چی ئەمە کاری چنینی خۆتن ئەمانش کاری چنینی خۆمن یانەکە نەمایلێکی تازەن بەڵێ خۆمان دیزاین وڵی 6 ساعاتێک پێچێ ئەچمە لای بەشێکی تر لەو کارە دەستڕەنگینیانی کە لێرە خانمان بە دەرفەت هێزانرێ کە بێنە ئێرە بتوانن واتە تۆ کە دیتە نێو فستیڤاڵێک و گەنجیش دەتوانی هانی گەنجش بی لە کاری دەستڕەنگی خاتونیان سڵاو لێبێت بەچی بەشداریت کردو جەنابەت ئەمڕۆ بە بەرهەمەکانی شلێر بەشدارم کە پێکاتون لە کۆمەڵێ بابەتی پاکەرەوە جوانکاری کە دەستەی سەرکی بەرهەمەکانی من گوڵ و گژوجیانن کە لە سروشتی کوردستان هەیە سابوو نەبینەوە سابوونانەشە لە گژوگیای کوردستان سابوونانە لەو گژوجیالە و بەرهەمانن کە لە خاچ کوردستان هەیە ئەمە هەنگوینی خۆماڵی و برنجی خۆماڵیە ئەمەیان ئەو گوڵانەیە کە لە سروشتی کوردستاندا هەن
و ئەو بەرهەمەم یەکێکە لەس بەرهەمان کوردیانە کە سابوونی بۆرژانەیە بۆرژانێکێکە لە گوڵی بۆروژانە بۆرژانە پیژان یاخود بۆرژانە کە لە بۆچی باشە ئەم سابوونە هەریەکیان بە جۆرەی پێستە ئەوانەی کە پێستیان وشکە یاخود پێستیان سەرویان کێشەکانی زیبکە و پەڵەیان هەبێ بۆ هەریەکیان بابەتێکی گونجاوم هەیە چەند جۆر بەرهەم و پرۆداکتت هەیە لەم ئەو بەرهەمانێک ئەمڕۆ پێمە شامپۆیە بە چەندین جۆر سابوونە بە چەندین جۆر سیرەم و ئەو پێکاتانەیە کە بۆ پێست بە سوودن هەروەها یەک لەو بەرهەمانم بەرخۆرە کوردیە بەڵێ هەر ناوەکەشی زۆر کوردیا لەبەرەوە ئێمە پێستمان بە خۆرە کەواتە ئێمە دژە خۆرمان نییە بەرخۆرمان هەیە زۆر زۆر سپاس بێگومان کاری دەستی تریژەیە ئەم خانمەش لێرە هەیە لێرە هەموو کارەکان زۆر زۆر جوانن زۆر کوردیانن خاتونگیان سڵاو لێ بێم کاتت باش تۆش بۆم باسکە چۆن بوو بەشداریان فستیڤالت کرد بەرەمەکانی تۆ چی من بەکاری دەستی بەشدارم کردە ساڵانە ئێمە وەکو گروپی پەری بەشدار دەبن لە فستیڤاڵی پاییز هەمومان ئەو کارانەی کە ئێوە دەیبینن بنێرانیش دەیبینێ بەدەستی خۆمان درستمان کردو بەرهەمی دەستی خۆمانە و ئەو خەڵکێکە دێتە ئێرانە زۆریشی ڕای لێتی و هەروەها بەڵام ئەو ساڵ خواستێکی ئاوانە بوو خەڵکەکە عنی بەباشی نەبووە الحەمدولillah شتەکانمان زۆر جوان و هەمووی هەریەکە و بابەتێکەوە دوو شتە بینم زۆر زۆر جوانن یەک ئەم هەنارە زۆر کوردیە بەڕۆکە ئەمە گوێزە ناوەکەی ماسییان تێکردووە زۆر زۆر شتێکی جوان و ناوازەیە زۆر تایبەتن بەڕۆکەش بێگومان بەڕۆکەم نەبینی کامە بوو بەڕۆکە بەڕۆکەش کراوە بە ملوانکە بەڕاستی ئەمانە یەک لە یەک جوانترن دەست خۆش بە خاتونگیان سەرکەوت بەڵە خۆشویستانەمە بوون کە بینیتان بەشێک بوون لەو چالاکیانی کە لە نێو فستیڤاڵی پاییز لە دەربەندی ڕانیە ساز دەکرێت بە هیواین گەنجان دەرفەتیانە بێ زمینیانە بێ بتوانن لە ماوەی ڕۆژانی تردا سەردانی فستیڤاڵەکە بکەن کاتێکی شاد بۆ هەموو لایەک